خۆی ئێمە دانیشتنی پەرلەمانیمان کردووە لەسەر پرسی ئافرەت بەڵام ناکرێ من بە عادەت بڵێم ئەوەندە دانیشتنە کراوە کەواتە ئەوەندە کێشەیشن چارەسەر بووە. ئێمە لە کۆبوونەوەکانی لیژنە، ئێمە لە کۆبوونەوەکان لەگەڵ حکوومەتی هەرێم کە ئەوان لایەنی جێبەجێکارن ڕاستپاردەکانیان ئاراستە دەکەین و ئەوان دەبێت تەنفیزی بکەن. ئێمە هەموو لەو هەوڵانەداین بەرامبەر بەو ئافرەتانەی کە ئێمە وەکو پەرلەمان پێویستەکاری لەسەر بکرێت بەنسبەی ئەوەی چ یاسایەک دەرچووە خۆی یاسا هەیە لە پەرلەمانی کوردستان کە پێشووتر لەسەر ئافرەت و توندوتیژیی خێزانیی دەرچووە، بەڵام ئێمە لەم خولەدا ڕادستی سەرۆکایەتی پەرلەمانمان کردووە کە ئەو یاسایە یاسای ژمارە 8 ساڵی 2011 ئەوە 10 ساڵە بەسەر ئەو یاسایەدا تێدەپەڕێت کەواتە لەو ماوەی 10 ساڵە بەرەو پێشچوونێکی باش لە هەرێمی کوردستان ڕوویداوە لە ڕووی سۆشیال میدیا و پێویستەکاری لەسەر بکرێت لە ڕووی ئەقلیەتەوە کە ئێستەنەوەیەکی نوێ پێگەیشتون بۆیە ئێمە پێویستمان بە هەموارکردنی ئەو یاسایە هەموارکردنی ئەو یاسایش چۆتە بواری جێبەجێکردن لە نزیکترین کات خوێندنەوەی یەکەم و دووەمی بۆ دەکرێت و راپۆرتی بۆ ئامادە دەکرێت. بەڵێ ئێمە دانیشتنمان لەسەر ئەو بابەتە ڕێکخستووە وەزیرە پەیوەندی دارەکانیشمان بانگی پەرلەمان کردو و ئاماریشمان پێشکەش کردوون، بەڵام دانیشتنەکان بەردەوام دەبێت و ئەو 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی ئافرەتانمان لە پێشە کە ئێمەش وەکو پەرلەمان ڕاستپاردەی خۆمان دەبێت لەسەر ئەو بابەت. بەڵێ ئاگاداری ئامارەکانین ئێمە ڕۆژانە هەروەکو باسم کرد لە گفتوگۆداین لەگەڵ لایەنی پەیوەندیدار و ئەو جەهەتانەی کە پەیوەستن بە توندوتیژی ئافرەتان مانگانە راپۆرتی خۆیان بۆ ئێمە دەنێرن و ئامارەکان دەخەنەوە. بۆشایی یاسایی هەیە وەکەوتی هەیە لە یاساکانە و ئەوەی بۆ ژنان فراوەی هیچ یاسایەکی تایبەت نییە بە ژنان بۆ مافەکانی ژنان پاراستنی ژنان یاسایەکی تایبەت نییە. لە یاساکانی ترە بۆربوونە لە یاسای بەرنگاربوونەوەی توندوتیژی ژنان ئەوە لە چارچێوەی خێزانە هاتووە و زۆربەی توندوتیژیانە بڕوانی بینی بەرامبەر بە ژنانەکرێت و لە یاسای ئەحوالی شەخسیە کە یاساکە تایبەتە بە خێزان و باری کەسێتی یاساکە ئەوەش پەیوەندی بە ژنانەوە هەیە لەو یاسایە، بەڵام یاسایەکی تایبەتمان نییە بۆ بێگومان ئەم یاسایانە کەم و کوڕیشیان تایە.